یەکێتر لە نیعمەتەکانی بەهەشت خوای گەورە باسی کردووە إن المتقين في جنات وعيون إن المتقين في جنات ونهر ئەو کەسێک کە بەهەشتیە لەناو کۆمەڵە کۆشک و تەرارێکدایە لەناو کۆمەڵە باخێکدایە لە باخەکانی بەهەشت هەمووی دارە بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هیچ دارێک نییە لە بەهەشتا ئیلا ساقەکەی قەدەکەی هەمووی ئاڵتوونە داری بەهەشت قەدەکەی هەمووی ئاڵتوونە بەڵام داریشە ئەمە بۆ کێیە بۆ ئینسانی ئیماندارە ترسی ئەوەت نییە دارەکەت بدزرێت هەرچی دارێک لە بەهەشتا بێ ئیلا ساقەکەی و قەدەکەی هەمووی ئاڵتوونە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەدیث صحیحدا ئینسانی بەهەشتی لەناو دارستاندایە لەناو باخ و سەوزاییدایە لەناو باخچەی جواندایە لەناو کانیا و ڕووباردایە بیێنە بە چاوی خۆت لە دنیادا ئەچتە بن سێبەری دارێک بۆ سەفرەیەک دەچیت ئەم دارە لە ئاڵتوون نییە و دوای ئەوە جاری وایە لە بن ئەو دارەدا زۆر گەرماتە و ئاویشی لێنێت جریکان و مەتارە ئاوت پێیە بەڵام بەهەشت وان نییە فی جەنات لەناو باخ و باخچە و بێستاندای وعیون لەناو کانیا و دای هەمووی کانی دەوروبەری ئاوەکان دەوروبەری باخەکە هەمووی ئاوە ڕووبارە بەڵام نەکۆ ڕووباری دنیا قەوزەگرت بێتی و بۆنی پیسی لێوە بێت بۆیە لە بەهەشتا نە سەرما هەیە نە گەرما بەڵام لە سەفەردا کە دەچی بۆ سەفرە سەرماتە بێ گەرماش دەبێت و لە بەهەشتا خوای گەورە بە نسیمانی کات دڕندە نییە ئەم هەموو دارستانە هەیە لە بەهەشتا شێر و پڵنگێکی تیان نییە بەڵام کاتێک لە دنیادا تی بۆ سەفرە ئەترسی مارێ دوو پشکە پێتۆ بدا بەڵام لە بەهەشت ئەوانە نییە مێشولە نییە کە ئیزعاج دەکات لە بن سێبەرەکەدا ئەوە نییە لە بەهەشتا مێش نییە خواردنەکەت لێ پیسکا و وشکە ساڵی نییە لە بەهەشتا شتێک نێ بە ناوی وشکە ساڵیەوە ئەم ساڵ دەڕۆیتە ئەو دەشتا دڵت تو نەبێت ئەو هەموو ئاوە دەبینی پارەکە ئاوی پیادا ڕۆشت پێسە وشک بووە ئاو نەماوە لە زۆربەی شوێنەکان بەڵام لە بەهەشتا ئەوە نییە و لە بەهەشتا کاتی ئەڕۆدێ ناو ڕووبارەکەوە بۆ خۆت مەلێ دەکەی ئاوێک دەخۆی ترسی خنکاندنت نییە وەکو لە دنیا دەبیستین فڵان کەس خنکا و فڵان کەس خنکا ئەهلی بەهەشت لە بن سێبەری دارەکاندان لە کاتێکا خۆریش نییە بەڵام ئەو دارە سێبەرێکی تایبەتی خۆی هەیە سەرما نییە ناڕەحەتی نییە ترس و هیچ شتێک نییە حەز لە هەرچی بێ لە بەردەستایە ئەم خۆشیانە لە دنیادا بەدەست نایەت ئەگەر پێت خۆشە لە کانیاوەکانی بەهەشت بخۆیت لە ڕووبارەکانی بەهەشت بخۆی ئەگەر پێت خۆشە لە سێبەری دارەکانی بەهەشتا بی بە خۆشی و بە شادی و بە ئەمینی ئەبێ لە دنیادا قۆڵی لێ هەڵماڵی خۆتی بۆ مادووکەی دارەکانی بەهەشت و داری دنیا نیە وشک بێ لە پاییزا بە شێوەیەکە لە زستان و هاوینا بە شێوەیەکی ترە لە بەهاردا بە شێوەیەکی ترە بەڵام داری بەهەشت بەردەوام سەوز و جوانە بەردەوام خۆشی و شادی تایە لە دنیادا چاکت کرد بەرووبوومی چاکەکەت ئاوەیە کە بە خۆت لە سێبەرەکانی بەهەشتا بیت لە ناو کۆشک و تەلاری ئاڵتوون و زیوابی ئێمە خانوەکانمان لە چەمەنتۆیە لە گەچە لە پلاستیکە لە ئاسنە بەڵام بەهەشت هەمووی ئاڵتوون و زیوە خوا لەو کەسە نەفامتر و بێئاگاتر هەیە خانووی دنیا بگۆڕێتەوە بە بەهەشت و بەهەشت لەدەست خۆی بدات بیگۆڕێتەوە وڵا کاکە من ئەمەم دەوێ نەک ئەوە ئەمە ئەگۆڕێتەوە چۆن بیلعکس هەڵە بژێرێت واتە بەهەشتی ناوێ ئەو گۆڕینەوەیە ئەگەر تۆ دنیا بگۆڕیتەوە بەهەشتی پێ بکڕی سەرکەوتوو دەبیت بەڵام ئەگەر قیامەت بگۆڕیتەوە بەم دنیایە بە ژیانی دنیا بێگومان سەرکەوتوو نابیت ئەگەر پێت خۆشە لە سێبەردابی بەبێ ئەوەی گەرمات بێ سەرمات بێ یەک مێشولەیەک ناڕەحەتت ناکات ئەوە تەنها لە بەهەشتا هەیە لە دنیادا دەست ناکەی ئەهلی بەهەشت لە سێبەر و خۆشیدان لە ڕووبار و کانیاوەکانی بەهەشت دەخۆنەوە